عليكم، احنا مع الدولة الإسلامية بكل شيء. نقاتل الأعداء، نقاتل الروافض ونقاتل البيشمركة. ئەو سەرۆک عەشیرەتە عەرەبیی مووسڵ کە لە کاتی هاتنی چەکدارانی داعش بۆ شارەکەیان بەیعەتی بە داعشدا و ڕایگەیاند بە هەموو شێوەیەک شان بەشانی داعش شەڕ دژی پێشمەرگە دەکەن. ئێستا بە ئازادانە لە هەولێر دەژی و وەزارەتی پێشمەرگەش لێی بێدەنگە. با پیگرتەیەکی ڤیدۆیی کە دەست NRT کەوتووە دەردەکەوێت شێخ سەفوک حەمادی حەمەش سەرۆک هۆزی تائی لە کاتی کۆنتڕۆڵکردنی مووسڵ لەلایەن داعشەوە لەگەڵ ژمارەیەکی زۆر لە سەرۆک هۆزەکان بەیعەت بە داعش دەدەن. احنا بدون الدولة الإسلامية يعني الحقيقة كنا وشفنا مرينا بظروف يعني الحقيقة صعبة حيل، احنا وعشايرنا يعني بنقول عشايرنا كل العرب. لەو گرتە ڤیدۆیەدا سەرۆک هۆزی تائی تەواوی پشتیوانی خۆی هۆزەکەی بۆ داعش دووپات دەکاتەوە و هێرشی توندیش دەکاتە سەر پێشمەرگە و دەڵێت شەڕی پێشمەرگە و ڕافزیەکان دەکەن و قبوڵی ناکەن پێشمەرگە بچێتە ناوچەکەیان. فما نريد نطيل عليكم، احنا مع الدولة الإسلامية بكل شيء. نقاتل الأعداء، نقاتل الروافض ونقاتل البيشمركة. واحنا وياكم، ما نقول وياكم بالحكي. التجربة أكبر برهان. اخونا وش نسوي؟ وهذا العرب كلهم اخوتي وعمامي، ما اقول لك اني على طيب، اخوتي كلهم حاضرين واقدر اقول لك كلهم نفس الشعور. احنا ما نقبل بيشمركة يطبنا، ولا نقبل حشد يطبهن، ولا نقبل الروافض يجون. لاگەڵ نزیکبوونەوەی وادەی کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ و کۆتایی هاتنی دەسەڵاتی داعش لە شارەکە، شێخ سەفوک تائی لە مووسڵ هاتۆتە دەرەوە و ئێستا لە شارێک دەژی کە پێشمەرگە بە دووری زیاتر لە 30 کیلۆمەتر گیانی خۆی دەکاتە قوربانی بۆ پاراستنی خاک و خەڵکەکەی کە ئەویش هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە. ئەم سەرۆک عەشیرەتە ڕۆژی 25 مانگە لە شوێنێکی دیاری هەولێرەوە پەیامێکی ڤیدۆی ئاراستەی کورد و پێشمەرگە کردو و تیایدا دەڵێت بە زۆر ئەو قسانەی لە دژی پێشمەرگە پێکراوە و کورد بە برای خۆی ناو دەبات و مێژوویەکی دەیان ساڵیان پێکەوە هەیە. وما قلته ضد قوات البيشمركة البطلة وأهلنا في الجنوب هو ما أجبروني على قوله، لأن يعلم الجميع من أخواننا الكرد إننا نتمتع بعلاقات اجتماعية ومصاهرة معهم خالة وابن أخت منذ عشرات السنين، وكذلك صلة دم وقربة وعلاقات اجتماعية مع أهلنا شيعة سيدنا علي عليه السلام في الفرات الأوسط والجنوب تمنعنا من الخطأ بحقهم بأي كلام يجرح مشاعرهم وكل أطياف وألوان الشعب العراقي العزيز على قلوبنا. اللهم أني قد بلغت، اللهم فاشهد، والسلام عليكم ورحمة الله وبركاته. سفوك حماد الحنش إصالة عن نفسي ونيابة عن قبائل طي العربية في محافظة أربيل عاصمة إقليم كردستان يوم الثلاثاء المصادف 25 أكتوبر 2016 وأشهر. لە کاتێکدا سەدان پێشمەرگە بەدەستی داعش و باوکاری هاوشێوەکانی شێخ سەفوک تائی شەهید بوون و هەزاران منداڵ لە نازی باوکیان بێبەشکران، دەبێت هەڵوێستی خێزان و کەسوکاریە و شەیدانە و خەڵکی کوردستان چی بێت لە داڵدەدانی ئەم سەرۆک عەشیرەتە. وتەکانی شێخ سەفوک تائی و هێرشەکانی بۆ سەر پێشمەرگە لە کاتێکدایە کە وەزارەتی پێشمەرگە بە بیانووی وتەی 2 میوانی بەرنامەیەک بڕیاریدا ڕووماڵکردنی بەرەکانی شەڕی داعش و ئۆپراسیۆنی مووسڵ لە NRT قەدەغە بکات، بەڵام لە بەرامبەردا نەک هەڵوێستی بەرامبەر بە وتە دوژمنکارانەی سەرۆکی عەشیرەتی تائی وەرنەگرتووە، بەڵکو گوێی خۆشی لێ خەواندووە و لە شاری هەولێر دەژی. سفوك حماد الحنش إصالة عن نفسي ونيابة عن قبائل طي العربية في محافظة أربيل عاصمة إقليم كردستان